لە میانەی گربنەوەی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا ڕۆژی شەممە لە وەلایەتی پێنسیلڤانیا داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا کە هیوادارە ببێتەوە بە کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ساڵی 2004 جارێکی دیکە ئەو تۆمەتانەی ڕەت کردەوە کە ڕوبەڕووی کراونەتەوە. ئەم تۆمەتانە گاڵتەجارین دەیانەوێت زیان بە کاندیدی پێشنگ بگەێنن. پێنجشەمەی ڕابردوو داواکاری گشتی فێدراڵی سێ تۆمەتی تاوانکاری نوێیان زیاد کرد کە پەیوەندیان بە پێلانگیری بۆ ڕێگریکردن لە دادپەروەری هەبوو لە لێکۆڵینەوە لە مامەڵەکردنی هەڵەی ترامپ لەگەڵ بەڵگە نامەنهێنیەکان. کریس کریستی فەرمانڕەوای پێشووی ویلایەتی نیوجەرسی و کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لێدوانی لەسەر بەڵگەنوێیەکاندا کە ئاماژە بەوە دەکەن گوایە ترامپ فەرمانی بە هەندێک لە کارمەندەکانی داوە ڤیدیۆ ئاسایشیە تاوانبارەکانی بەسەرنەوە. ئەمەش دەست بەسەرداگرتنی زانیاریە نهێنیەکانی حکوومەت بوو پاشەوەی 8 مانگ بوو داوا لە داناڵد ترامپ دەکرا خۆبەخشانە خۆی نەکەر نەیگەڕاندەوە بەڵکو درۆی کرد لەسەرەوەی لەلای بێت. دۆسیەیەکی دیکە یاسایی لەسەر دێڕی ڕۆژنامەکاندا پەیوەندی بە هانتەر بایدنەوە هەیە. چاک ڕۆزنبەرگ پارێزەری پێشووی ئەمریکا لێدوانی لەسەر ئەو بابەتەدا. چاکردنی تا ڕادەیەک ئاسانە ئەگەر بایدن هێشتا بیەوێت دان بە تاوانەکەیدا بنێت و پێم وایە لە بەرژەوەندی ئەودایەکە ئەو کارە بکات. کەڤن مەکارتی لەم دوایانەدا بیرۆکەی کردنەوەی لێکۆڵێنەوەی لێپێچینەوە لە سەرۆک بایدنی خستە ڕوو بەهۆی هەڵسوکەوتی نادرستی دارایی کە گوایە ئەنجام درراوە. پارێزگاری نیوهامشەر کریس سونۆنۆ کە هاوکات کۆماریە بۆچوونەکانی خۆی لە کەناڵی ABC بڵاو کردەوە. ئەمریکا کێشەی سەرسوورهێنەری تەندروستی دەرونی هەیە لەبارەی قەیرانی مادەی هۆشبەری ئەفیون شەڕکردن بۆ ئاسایشی سنوورەکان. پێم باشە سەرنجم لەسەر ئەو پرسانە هەبێت. لە کاتی پەرەپێدانی دەستکەوتە ئابوووریەکان لە وەلایەتی مین سەرۆک بایدن ڕۆژێهێنی بە گاڵتەجاریەوە سەبارەت بە بیرۆکەی لێپێچینەوە لە پۆستەکەی کرد. چەندین جار ڕاتی کردەوە لەگەڵ کوڕەکەی قسەی کردبیت سەبارەت بە سەودا بازرگانیەکانی دەرەوەی وڵات. بۆ دەنگی ئەمریکا ڤێرۆنیکا بالدێراس ئیگلێسیاس.